ئەو کەسانی کە تووشی دووچاری حاڵەتێکی بروسک لێدان دەبنەوە یان مەوجەیەکی بروسک دێتن ئەوەیە کە لە نێو ئۆتۆمبیلەکە داوێنێ ئۆتۆمبیلەکەی دابێ باشترە ئەمانترین شوێن نێو ئۆتۆمبیلە بەنسبەت مەسەلەی خۆپارێزی لە بروسک مەجموعە ئیجراعات هەیە کە ئەو کەسە دەتوانێت بیکاتن گرنگترین شت ئەوەیە لە سەرەتاییترین شت ئەوەیە خۆی بە دوور بخاتەوە لە تاپەی بکرێت خۆی بە دوور بخاتەوە لە عامود ستوولەکانی کارەبا یا هەر ستوولێک تاوەڕێکیانی پەیوەندی و تاوەری دیکە هەیە مەسەرەن بۆ بواری جیاواز بەکاردێ هەروەها لە داری بەرز تا بکرێت لەو شوێنانە دوورکەویتەوە باشترا ئەگە کەوتە ناوچەیەکی چۆڵایی دەشتایی بوو بکرێت دابنیشی باشترا کاتێکە تەوژمی هەورە بروسکات دابنیشی باشترا کە پێی بکرێت بەڵام بە مەرجێک ئەو شوێنە تەڕ نەبێت چکە تەڕاتیش جارێکی تەزووی کارەبا دەگوازێت چکە بروسکە دێ بێگومان ینی بڕێکی مەزنی وزەی کارەبایی لە خۆ دەگرێت هەروەها باشترین شوێن بۆ ئەو کەسانی کە تووشی دووچاری حاڵەتێکی بروسک لێدان دەبنەوە یان مەوجەیەکی بروسک دێتن ئەوەیە کە لە نێو ئۆتۆمبیلەکە داوێنێ ئۆتۆمبیلەکەی دابێ باشترە ئەمانترین شوێن نێو ئۆتۆمبیلە لە نێو فڕۆکەکانیش بە هەمان شێوە بەتاڵکردن هەیە بۆیە تەماشا دەکەین ئەو کاتانی کە بروسک لە ئۆتۆمبیل ببورن لە فڕۆکە بەڵێ لە ئۆتۆمبیل یان لە فڕۆکەش دەدات لەسەر زەوی لە ئاسمان کێشەیان بۆ دروست نابێت لە کێشەی تەکنیکی نەبێتن باشتر وایە ئەو کەسە خۆی لە ڕووبەرە ئاویەکان دوور خاتەوە چونکە ڕووبەرە ئاویەکانی زۆر مەترسیدارن بۆ ڕاکێشانی بروسک یان تەوژمی کارەبای بەهێز و مەزن کە لە ئەنجامی بەتاڵبوونی کارەبای ڕوودەدات بۆیە ئەو خاڵانە هەیە کە مرۆڤ ڕەچاو بکات و لەو شوێنانەش دووربی کە کانزای زۆرە بە تایبەتی ئەوانی کە بەو شێوەیە ینی ستونینە ئیتر کۆمپانیایەکە کارگەیەکە مەغزنێکە هەیکەلی مەغزنەکانە ئەو شوێنانە زۆر دوورە و زۆر خراپە پێویستە ئینسان مرۆڤ تا بکرێت خۆی لەو ناوچانە بپارێزیت. دەستەکانت خۆش سپاس دەکەم مامۆستا گیان باش دەتوانی ئەوشم باس بکەیت کە هەورە بروسکە دەنگەکەی و ڕووناچەکەی چییە؟ ئەوە ئێمە زانیاریم لێ هەرچەندە دەبا کەسێکی پسپۆر لەو بوارە قسەی بکە ڕووناچێکە ئەوەیە کە دەنگەکەی بەتایبەت ڕووناچێکە ئەوەیە کە بەتاڵبوونی کارەبایی لە نێوان دوو هەور کە بارگەکانیان جیاوازە سالب و موجب کە نزیک یەکتر دەبنەوە بەتاڵبوونێکی کارەبایی لە نێوان ڕوودا ئەو تیشکە کارەباییە ئەو بەرقەکە عەرەب دەڵێت ئەو بروسکە بەهێزە دروست دەبێتن بەنسبەت دەنگەکەی ئەوەیە کە ئەو تەوژمە کارەباییە بەهێزە دروستێ بە هەزاران پلەی سیلیزیە ئەگە مبالەغە نەکەم هەوا لەو شوێنە دەکشێ لە دەرەنجامی ئەو گەرماتەوانە ئەمە لە بەشەکانی چرکە ڕوودا کە ئەو هەوایە کشا خێرا هەوای سارد دەوێت ئەو شوێنە بگرێتەوە بۆیە دەنگێکی گەورە دروست دەبێت ئەوە ناحیە فیزیاییەکەیە.